قال له موسى إنك لغوي مبين. فلما أراد أن يبطش بالذي هو عدو لهما، وقتك سيدنا موسى ويستك بچێشێتەوە يبطش يعني بدەست بچێشێتەوە بە کابرای کە دژمنی هەردووچیانە دیسان هەردوژمنە هەر لە جەماعەتی قبتەکانی فرعونە کە ویستی بەو بچێشێ بەڵام هاتۆتە پێشەوە بە تووڕێ و ئەم قسەیشی بەرامبەر بە ئیسرائیلەکە کردو کە جێ چەڵکارتەوە من خەتای تۆ یا تۆ ئیشەکان واکەی. قال يا موسى أتريد أن تقتلني كما قتلت نفسا بالأمس؟ نەکەی موسى ئەتەوێ من بکوژی هەروەکو دوێنێ یەکێکت کوشت؟ تەواو خەبەرەکە بڵاوەوە کابرا چونکە نەیانەزانی چێ کوشتوێتی، بەڵێ زانن یەکێک کوژراوە لە دەست و دایرەی فرعون، تاغوتێک مەسئولێک بەرپرسێکی ئەمنی و ئاسایشی کوژراوە لە حاشە و دەوروبەری تاغوتی گەورە. بەس چوزانن چێ کوشتوێتی، حەدەسی وا کەم ڕوەدا، چونکە بەنو ئیسرائیلەکان چەکدار نین، هەروەکو مسلمانەکانی ئێمە ئێستا لە کوردستان چەکدار نین، کەس ناوێرە شەقیشی تێڵن وەڵە با بە گەردنم ئازاکە و بڕە بەڕێ خۆت. کەوابوو ئەنجا ئەوان گومانیان بەوە ناچێ ئیسرائیلێک بەنو ئیسرائیلێک یەکێکی لە قیبتیەکان کوشتبێ. بەڵام ئەم کابرای یەکسەر هاوارە کە ئەتوریدو ئەن تەقتولەنی کەما قەتەلتە نەفسا بالئەمس، ئەتەوێ منیش بکوژی هەر وەکو کە دوێنێ، طبعا دوێنێ خۆی، وەکو کە دوێنێ نەفسێکت کوشت، یەکێکت کوشت، نەفەرێکت کوشت. ئین توریدو ئیلا ئەن تەکونە جەبارا فی الأرض. بەخوا تۆ هەر ئەتەوێ ببی بە شەقاوە، بە پیاوکوژ، بە جەلاد. جەبار یعنی ئەو کەسێک کە خەڵگە کوژێ بە بێتاوان. تۆ ئەتەوێ ببی بە پیاوکوژ، بە شەقاوە، بەسەر خەڵکیەوە لەم سەرزەمینەیە. وما تريد أن تكون من المصلحين. ناتەوێ ببی بە چاکساز. لەسەر چیەوە واڵێ؟ یەکەم لە ئەو کۆمەڵگەیە و لە دابوو دەستوری ئەو کۆمەڵگە و قانونی ئەو وڵاتەیە ئەمە هەیە کە خەڵک کوشتن صفەتی جەبارینە، خەڵک کوشتن صفەتی ئەهلی طغیانی تاغوت و فرعون و دەست و دایرەکانیەتی. موسا خۆ تۆ لە بەنو ئیسرائیلیت بۆچی ئەتەوێ ببی بە جەباری فی الأرض؟ بۆچی ئەتەوێت تەسەڕوفاتت وەکو هی ئەوان بێ؟ باشە دیسانەوە ئەی تۆ بۆچی ناتەوێ مصلح دەرچی، پیاوچاک و چاکساز دەرچی؟ ئەم صیفەتە لە صیفەتی چاکسازی ئەوەشێتەوە، نەک تۆ بێی پەلامار بدەی منیش بکوژی وەکو ئەوەی دوێنێ. ئەمە هەمووی وەهمی کابرایە، هەمووی خەیاڵپڵاوی کابرایە، هەمووی ترس و تۆقینی کابرا خۆیەتی، دید و ڕوئیەی خۆیەتی. ئەم وا تێگەیشتووە. اینجا سەیری ئەم تێگەیشتنە سەقەتە لە کۆمەڵگەیەکە چۆن ئاوا دروستە بێ. بە هەر حاڵ سەیدنا موسا سەلامی خوای لێبێ لەو حاڵەتەیە لە حاڵەتی جوامێری خۆی لە سەرکردنەوەی ئەو لە حاڵەتی کەشف بوونی کە قەتڵەکەی کردووە، لەم حاڵەتەیە و کابرایەک یەکسەر دێ خەبەرێکی داتێ. وجاء رجل من أقصى المدينة. لو سري شارو كمالي فرعوني ليه ديار بالرقاي ترى بهلا داوان هاتو چونك يسعى يعني هرولاك يا بهلا داوان دي نختي قروا ونختي الراكة نختي قروا نختي الراكة كوكو كرت بيالا قرقلوقة بم بليبو يقر لولا وتاكو خبرك جلاد كان جنب موسى أمزو تربقاتي وخبري بداتي. وجاء رجل من أقصى المدينة يسعى قال يا موسى إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين. هاتو خوي عند سيدنا موسى وبي ودتي إن الملأ بيو معقولان دور بري فرعون يأتمرون أي يأمر بعضهم بعضا أو يتآمرون بلان جرن نخش دارجن برنامج شاوك بدقرن يأتمرون بك ليقتلوك بوي بشد كوجن فاخرج إني لك من الناصحين. زوك هلا درتو لشار درتو من نصيحة الدكم سيرك. أما طبعا أشياء مؤمني آل فرعون بنازانين كهر أو دعاء إيماني هنا بيوكو أهندق لأهل تفسير أفرمون نازانين بلام أشياء هرلونا أو خلقنا أو طاغوتاني بارتي وجهتي شا خلشي تري آواهي خلشي كي خبر دادات يدي بيد الله والله أنا بأسي أنا كرب أخوان لو أتشي بيان بتكوجن بتقرن ياشتيكي لو بابتان. وجاء رجل من أقصى المدينة يسعى قال يا موسى إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين. برو من آمش قاري دكم ناصحة ويكا رقار راسي نشان دا دل سوزانا بيصر راستان قسي بيبلي بوي باسكا أما آواي خواي پروردگار من خاطر ريزي أو ناصحانا أو كسانك آمش قاري كان لبر خاطر خواي پروردگار وهو سيتيناك. فخرج منها خائفا يترقب. تواو زيدي خوي بجيهش فخرج منها خائفا جاريشكا
اسمی فاعیلە هی خەوفەکەیە ويترقب دیسان بە هەمان شێوە چاوەڕوانەکە بزانە نەتیجەی ترچی ئەبێ تەوا ئەمجارە یەقینی هەیە گەر بیگرن ئەیکوژن فخرج منها لە شار دەرچوو نە پلانی پێەیە نەزانێ ڕوبەر و ڕووکوێ ئەڕوا هەر فلما توجه تلقاء مدين کە ئینشاءڵڵا دێنە سەری دوایی تەواو دەرچوو بۆی خۆی نەجات دە قال ربي نجيني من القوم الظالمين هانای هێنایەوە بۆ خوای پەروەردگار یا ڕەبی خوایە ڕزگارم کە لە دەست ئەم زاڵمانە